بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە ناکۆکی سیاسەکان دوای پێکەنانی حکوومەتی نوێی عێراق و کارنامەی حکوومەتەکەش دەکەین دوایەوەی کە ڕۆژی پێنجشەممە پەرلەمانی عێراق دەنگی بە کابینەی عەلی زەیدیدا 14 وەزیر پەسەند کران 5 ڕەت کرانەوە هەروە 4یشان دواخرابوون ناکۆکی دروست بوو ئێستا لە بەغدا باز لەوە دەکرێت کە هاوپەیمانێتێکی نوێ دروست بکرێ ئایا هیچ کاریگەرێکی دەبێت و لایەنە کوردەکان لە بەغدا چۆن کار دەکەن و لە ناویشاندا لایەنەکانی دەرەوەی دەسەڵات کۆمەڵی یەکگرت و هەڵوێست کە خاوەنی دەکوسین چۆن کار دەکەن و بەرنامەی عەلی زەیدی چی بۆ کورد تێدایە و دەست بەکاربوونی لە وتاری دەست بەکاربوونی عەلی زەیدی باسی کۆمەڵێک شتی کردووە لەوانە باز دۆکە قۆناغی داهات و قۆناغێکی هاوبەشی ڕاستەقینە دەبێت لە نێوان پێکاتەکان بەرنامێکی گشتگیری دەبێت بۆ چارەسەری قەیرانی ئابووری و دارایی عێراق فرە چەشنکردنی سەرچاوەکانی داهات باشکردنی کەرتی تەندروستی پەروەردە هەروە پاراستنی سەروەری عێراق و ئاسایشی عێراق لە وتاری دەست بەکاربوونی کە دوێنێ پێشکەشی کرد باسی لەم پرسانە کرد مەقسە لەسەرەوە دەکەین ئایا کابینەکە لە بەدەم چیدایە ئایا قۆناغێکی نوێ لە عێراق دەستی پێ کردووە ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر عومەر محەممەد ئەندامی ئەنجومەی نوێرانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی قسەی لەسەر دەکەین دکتۆر بەخێربێن سوپاسیامە دەبوون دەکەین زۆر سپاس دەکەین ئەگەر سەرەتا باز لە پێنجشەمە بکەین پێنجشەمە کاتێک کە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر کابینەکەی زەیدیدا ناکۆکیەک دروست بوو لە نێوان ئەو لایەنانەی کە بەشدار بوون لە حکوومەت ئەوە چی بوو ئێستا باسی دروستکردنی هاوپەیمانەتی نوێ دەکرێت لە بەغدا و بۆ کوردیش چۆن بوو بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ تۆ جەنابی کاک حەکیم و هەموو کەناڵی پەیامی بەڕێز بێگومانەوە هەموو بینیمان لە کوردستانەوە هەروەها هەموو لایەنەکان چکە کۆبوونەوەکە بە هین بوو ڕاستەوە خۆ بوو پێشتر لەسەر 90,000 ڕێکەوت بوون لایەنە شیعەکان و سوننەکان و کوردیش بەڵام لەناو پەرلەمان بەداخەوە سەرۆکی پەرلەمان پاش و پێشێکی کرد لە وی بێت لە وەزیرە سیادیەکان و دەستی پێ بکردە یا بەلانی کەمەوە ئەبجەدی بەکاربێنایە بەڵام جۆرێ لە حەزی و ئیرادەی ئەوانی تێکەوت کە هەنێک لە وەزارەتەکان خستە دواوە بەتایبەتی وەزارەتی داخلی کە زۆر گرنگە ئەوە لە پێشەوە حتا زەیدی خۆی داوای کرد کە مسا وڵاتەکەم پێویستی بە ئەمن و ئاسایشە بەڵام دیارە ئیرادەیەکە بوو بۆ کەوتنی هەنێک لەوانە بەداخەوە سەریشی گرت ئەوە ئێستا ئیستیفافات و ڕیزبەندی کە دروستە بێ هەمووی ڕەتفیعل و کاردانەوەی ئەو جۆرەیە تەوەخۆ ئەکەم چکە ئەو ڕیزبەندیانە لە عێراقا بڕیاریان نەداوە کە معارەزە بن هێزێک بەکارێنن بۆ زەختکردنە سەر حکوومەت بۆ چەسپاندنی ئەو ئیرادانەی کە خۆیان هەیەە بڕوان ناکەم دابەشبوونێکی وا گەورە لە عێراقا دروستکە کاریگەری خراپی هەبێ بۆ سەر حکوومەت چکە و حکوومەتە ئێستا کە دروست بووە کاک حەکیم کۆمەڵی خاڵی گرنگی تایە کە هێزی پێبەخشێ ئەو خۆ زۆر مهمە یەکەم پشتیوانێکی نێودەوڵەتی لەگەڵایە ئەوروپی بە تایبەتی ئەمریکی پشتیوانێکی ئیقلیمی زۆری لەگەڵایە لە هەمان کاتیشا لە ناو عێراقا داوای لێکراوە بێت و ئەم کەسە خۆی بۆ خۆی کەسێکی اقتصادیە کەسێکی بازرگانە کەسێکە یعنی نەهاتووە ئەوەی کە دەرئەکەوێت طبعا ئێمە هەموو ئەمانە خوێندنەوەی هیچی لە سیاست و لە قسەکردن و تحریر و لێکدانەوەکانە تۆ ناتوانانی هیچی وەکو بەڵگەنەویست باز بکەیت بەس ئەوەی کە دیات دەرئەکەوێ ئەم کەسێکە نەهاتوە پۆست بەکاربێنێ بۆ خۆ دەوڵەمەند چکە خۆی دەوڵەمەنە ئەمە خۆی بۆ خۆی هێزی پێبەخشیوە گەر بتوانێ هەموو ئەو پشتیوانی نەودەوڵەتیانە بەکاربێنە بۆ خزمەتی عێراق و عێراق دوور خاتەوەکو ناوچەیەک بۆ ململانی نێودەوڵەتی ئیقلیمیەکان لە ڕووی ئەمنی و ئاسایشی عێراقەوە و هەروەها بتوانێت هاوسەنگی ڕابگرێت لە نێوان وڵاتەکانی هاو ئیقلیم و نێودەوڵەتیە و هەروەها هاوسەنگی ناوخۆش ڕابگرێت چکە لە عێراقە تۆ بتەوێت نەتەوێت زۆرینەیەکی شیعە هەیە لەگەڵ سوننە و هەروەها کوردیشا بتوانانی هاوسەنگی ڕابگرێت شەراکەیەکی باش بەسازان کارەکانی بکە ئەمە خۆی بۆ خۆی ئەتوانێت سەرکەوتن بەدەستێنێ و ئەمەش دوێنێ کە لە قسە یەکەم یابینێت سێ کۆم تقریبن 1 دقە قسەکانی درا بەڕاگەاندن معنەی زۆری تیاوی ئەم باز لەوە گەرین چەند غەڵەتی ئیملایی کرد و هەنێک کەس باسیەکەن ئێمە خەڵکمان هەیە لەم کوردستانە خیتابی وا بۆیە سەرفڕەمێنێ ئێمە خیتابم نایە پڕبێ لە کەلیماتی گەورە و یەک ڕیزی و پێکەوە بوون و نیشتیمان و دایکی شەیدان و پێشمەرگە و نازانم خەبە من کارمە ئێستا بەداخەوە لە هەنێ شوێنە ڕەخنە لە قسەکانێکنکەوە قسەی ئاسایی خۆیانە ئەم کەسە کۆمەڵی قساکە داوا لە وەزیرەکە لە ماوەی هەفتەیەکە چەیکی هەموو
کارمەندەکانی بکە. ئەمە یەک. دوو نقطەی زوعف و لاوازی و فەسادی لەکوایە یەکەم هەنگاو ڕای بگرێ. لە سێهەم هەنگاوە لە ماوەی 30 هەفتەیە چارەسەرمان پێشکەشکە. تااقەتی راپۆرتی درێژ و ئینشاءاتم نییە، من کارمەوێ. ئەم قسە گرنگە وەزیرێکە خاتە بەدەم بەرپرسیارەتیەوە. ئەمە خۆی بۆ خۆی وا دەرەکەوێت کە ئەم عەلی زەیدیە یعنی ئێوە چارەسەری بکە، چونکە دەستی خسۆ لەسەر برینەکان کە وەزیر نابێ کەسێ لە دەرەوەی وەزارەتەوە بێنە بیکا بە مدیری عام و بۆ ئامانجێکی دیاری کراوە، بێ کەسی خەبیر بێ، کەسێ بێ ناو وەزارەتەکە بێ و لە ماوەی هەفتەیەکە کێشەکانی دیاری بکە و لە ماوەی 30 هەفتە شارڕێگە چارەمان پێ بڵێ. ئەم قسانە قسەی گرنگن، قسەی کەسێکە ئێوە کار بکە، چونکە وەکو توشم ئەو پشتیوانیانەی هەیە لە دەرەوە ناو نێودەوڵەتی و ئەمریکاش هەیە کاری لەگەڵا بکە. ڕاستە خۆ داعوەتی کرد بۆ ئەمریکا دوای پێکێنانی کابینەکی لە کاتێکە سوودانی 4 ساڵ داوای کرد ئەمریکا نەیبینی، مەجالیان نابڕوا بۆ ئەمریکا. کەواتە ئەم پشتیوانیکردنەوە ئەم شەخصیەتی زادی خۆشی ئەومان پێڵێ کە ئەوێ خزمەت بکە، ئەوێ عێراق بەرە خۆناغی ئەمە خاڵێکی ئیجابیە لەو پیاوە کە دەرەکە هیوادارین بەم ڕیتمە بڕوە و ڕێگری لە بەردەمیان نەکرێ و کاتە کوڕی شەتوانێ زۆرترین مافەکانی خۆی لەو حکومەتە لەڕی دەستورەوە تابان بەدەست بێنێ. باسی وتارەکەت کە دەرەخنە هەبوو لەوەی کە زمانی عەرەبی بەباشی نازانێ خوێنەوەی زمانی عەرەبی منوتم خۆزگامانی ئێمەش خیتابی خراپ خطابی زۆر باشیان نەبووە، بەس کاری زۆر باشیان هەبووە. ئێمە ئەمڕۆ پێویستمان بەکارە کاکین، ئێمە ئەمڕۆ پێویستمان بە سەرکردەیەکی میلی لەسەر و حیزب و لەسەر و بنەماڵە و لەسەر و ناوچەوە بێ. من یەک قسە بووە کەم لەم سەرەتاوە حەزەکەم بۆ هەموو بینەران گویان لێبێ، من سەرکردەیەکی باڵای ئەم وڵاتەم بینی بەڵێ لە ڕابردووە تاڵن باشە ئێوە بۆ هەر جارێک ژیاننامەی کەسێکی سەرکەوتوی ئەم جیهانە ناخوێننەوە، کەسێکی سەرکەوتوو وەکو مەسەن لیکواندۆ کە سەنگافورەی لەو زۆنگاوە کرد بە وڵاتە گەورەیە. ئەمە یەک. یان نمونەیەکی زیندوم بۆ هێنایەوە ڕواندا لە 94 هەیە شەڕێکی ناوخۆ ڕوویا لە وڵاتە بیری ماوە لەوانە جەنابەت هۆچی و تۆرسی بە قەمە بە تفەنگ بە خەنجەر 850,000 کەسیان لە یەکتر کوشت. 850,000 کەس. ئێمە ئەو کاتە 2 ساڵ و پەرلەمانمان هەبوو لە 94 ئەمە ڕوویا لە ڕوواندایە. بەڵام لە 2000 سەرۆکێکیان هەڵبژار پۆل کاگامی، ئەم پیاوە گەنجە جوانە تا ئێستا هەڵیا بژێرنەوە لە 2026 وابزانم 4 هەمجارە هەڵیا بژێرنەوە بۆ یەک قسەی کرد، وتی با ئێمە سەیری ڕابردوو نەکەین ڕوو لە داهاتوو بکەین و بە کردداری سەلمانی. ئەم کەسە ڕواندای لە ئاخرین ڕیزبەندی دەوڵەتانی جیهانەوە گەیانەکوێ ئێستا 44 هەمین وڵاتی جیهانە. لە ڕێی چیەوە؟ لە ڕێی ئیستیسمار و بەرهێنانەوە، لە ڕێی پەروەردەوە، لە ڕێی سیاحە و گەشت و گوزارەوە. ئەمە سەرکردەیە. ئەمەیە ئێمەش بڕۆ چەند سەرکردەمان لە وڵاتی ئێمە هەیە. ئێستا یەکێ بێت لە وڵاتە هەموو جارێ من ئەمە ئاڵێ 5-6 کەس ببینێ لەم هەرێمە بچووکە لەبەر سەرۆر ڕێگا نییە بڕۆی لەبەر خیتاب بڕۆ نەورۆزی خیتابی چۆن باسی یەک ڕێزیەکەن، بڕۆ بەهاریە بۆنەکانی ئێمە پڕە لە پیرۆزبایی و لە هیوادارین ئەم جەژنە بڕۆ بزانەکە کە جەژن هات و بە بۆنی هاتنی جەژنەوە بە بۆن چی ئەڵێن، بەڵام لە کردارە سفرن زۆر بەداخەوە. بە عەلی زەیدی نەزانێ خیتابە مهمێ بتوانێ خزمەت بە نیشتیمانەکەی بکە، بتوانێ ڕێک دەرگاکانی فەساد داخە، بتوانێت ئەم نیشتیمانە کە پڕە لە سەربەت و سامان بە تایبەتی کوردستان ئێمە 6 ملیۆن ئەو نیونین تقریبا بڕوا کە داهاتێم کوردستانە بەشی 15 ملیۆن ئینسانەکە کە بە باشی بژیتایە بە مەرجە سەرکردەیەک هەبێ دوور بێ لە ئەجێندای حیزبی، بەرزتر بێ لە بنەماڵە، بەرزتر بێ لە ناوچە و ناوچەگەرێتی وەکو میلەتێک کە خەباتێکی ڕەوای هەیە. باشە یەک پرسیاری کاکەم، ئێمە مناڵن سافەویەکان و عوسمانەکان ئێمەیان کرد بە 2 بەشەوە لە ساڵی 1630 لە مؤتەمەری زەهابە سافەوی عوسمانی با ناوێن لە 1916 بەریتانیا لە سای کەسبی کو ئەمێ کرد بە 4 بەشەوە با. ئەیەسێ کیە هەرێمەکە بە 2 بەشەوە؟ تورکیایە، ئێرانە، سایکردی کۆیە، سەفەوی عوسمانیە. غێر ئەم دوو هێزب دەسەڵاتن زێر ئەم کەسانە کە لە خیتاب و لە قسە هیچیان نێشتۆتەوە. یعنی بەڕاستی ئەمە بێ گلەی لە خۆمانکەین ئێستا. ئەمە گرنگە. ئێمە جاسێککە کاک حەکیم شتێکی کەوە باسکەم. ئێمە وەکو یەکگرتوو پێشەوەی بچینە بەغا
مبادرەیەکمان کرد کاکە با پێکەوە بین 5 هێز بردوێتیەوە با پێکەوە چینە بەغا دەستورێکی مافی زۆری بۆ ئێمە چەسپاندووە پێکەوە ئەتوانین زۆرترین مافی خۆمان وەزارەتە گرنگەکان بەدەست بێنین لەوێ وەکو چۆن سونە مەجلیسی سیاسی هەیە وەکو چۆن شعائیتاری تەنسیقی هەیە با ئێمەش هاوپەیمانی کوردستانیمان هەبێ بەلانی کەمەوە پێکەوە بچینە ئەوێ گوێیان بۆ نەگرتین ئێستا کە بەجیا چوینە ئەوێ ئەبینی سەیرەکەی ئەو هەموو زوڵمە کراوە ئەوان داوالی ئەەکەن کە ئێمە چونی لای شیعەکان بۆ نمونە ئەم دە پەرلەمانتارە داوایان لێ کردین کە یعنی بەشی کورد پێکەوەیە ینی شیعەکان ئێستا کێوە خاوەنی کورسی بوون وەکو هاوپەیمانیتە سێلایەنە شیعەکان وتیان کاکی من بۆ خۆم لە 3 لای مالیکی بووین کە ڕۆشتین وتی ئەم دە کورسیە وەزارەتێکیان بەر ئەەکەی وە تەنها ئەمە لە ناو کووردا بەس ئەمە سابتە ئێستا دە وەزارەتیان بەرەکەم پشتیوانیان لەکە ئەو دە کورسیە لای بەڕێز خەزعەلی عینی شت قەڵەم و دەفتەری دەیە ناوتی وەزارەتێکی نەک وەزارەتی ژینگەش چکە وەزارەتی ژینگە 8 کورسی پێویستە لەوە زیاترتان هەیە بەڕێز تەیاری حکمە سەماحەتی عەمار حەکیم ئەو ژووتی پشتیوانیشتان لێ یەکەم بەس کێ پشتیوانی نەکرد کوردەکانی خۆمان وتیانە بێ لە دوامانەوە بن پارتیوکێتی و کار بوون کە و سێلایەنە پۆز وەرنەگرن یان شیعەکان پێکەوە بووینایە ئێمە مافی خۆمان سابت بوو چکە هیچ لایەنێکی ئیتاری تەنسیقی و سونەکانیش ئەوە بە مافی کوردی خۆمانیان ئەزانی بەڵام ئەوەی مانع بوو ئەوە ئەیانویست کە ئێمە بچین لە دوایانەوە ڕیز بین ئێمە بۆ لە دوای تۆوە ڕیز بم بۆ لەگەڵ مێزێکی مدەوەرا بە یەکەوە نەچین داوای مافەکانی خۆمان بکەین ئێمە وتم دە پەرلەمانتارین یەکەمی کوردستان لەو دە پەرلەمانەیە کە کاک جەمال کۆچەرە دووهەمی کوردستان لەو دە پەرلەمانتارەیە کە بەڕێز کاک غالبە سێهەمی کوردستان لەو دە پەرلەمانتارەیە کە بەڕێز دکتۆر موسان نایە ئەمە نوێنەرایەتی 400,000 دەنگەکە بۆ ئەبێ لە پشتی تۆ لە دوای تۆوە بوەستم بۆ لەگەڵ توان نەوەستم بۆ پێکەوە نەبی سەکەوتۆر بۆی ڕوون بێ ئێستا ئەگەر یەکێتی وتی لەگەڵێمە بناوپەیمان وەزارەتێک وەردەگرن پارتی وتی لەگەڵێمە بناوپەیمان لەگەڵ پارتی نەکرد بەڵام بە تەکید ئامادە بوون بەو مەرجەی کرد نهاتن لەو کاتا مقاتعیان کردبوو بەداخەوە کەسی ئەوان لە بەغا نەبوون وەکو یەکێتی دەیوت دەبێ بناوپەیمان اینجا ئێمە سەردان یەکمان کردوتیان بە سەرۆکایەتی ئێمە ڕۆشتوین مەڵ ئەوە چی بوو کچکە کاردانەوەی زۆری ڕوویا سەرۆکایەتی جوتیان کۆبوونەوەیەکی باشەیە لەوێ سەعات 4 ئێمەش وتمان زۆر باشە ئێمەش دین داوای مافی خۆمان کرد لەوێ بەڵام تۆ بێ ئیعلام بخەڵەتێنی بڵێ بە سەرۆک ئەخەت بۆ حەزەکەی خەڵک هەموو بێتە لە دوای تۆوە بوەستێ بۆ ئەبێ وابێ هەنیشتوانە و پێشتر بڵێنەوە بە سەرۆکایەتیەکی ڕێکەوتنەوە بدەکە بچین خۆمی تێکمو لە ئەندامەکان کاکە حمیش ئێمە ڕۆیشتین وتمان یەکێتی نیشتیمانی لەوێ سەرۆکی کۆماری هەیە ڕۆڵی گەورەی هەیە لەوێ پشتیوانی و هاوپەیمانی زۆری هەیە لەوێ بەلانی کەمەوە ئەگەر پشتیوانمان نەبێ با ڕێگر نەبێت لە دەسێنانی مافی خۆمانە ئیستیقبالێکی باش وتیان زۆر باشە کەچی بۆ کۆبوونەوەکە ڕۆشتی تەبعاً یەک کات بوو بە یەکۆ گەشتینە ئەوێ یەکسەر وتیان بە سەرۆکایەتی ئەمە ئەمە بۆ ئەبێ تۆ لەسەر شانی من خۆ گەورەکەی بەس وەکو ئێستا بڵێن بەو دە کورسی پۆستان وەزارەتان وەرنەگرت ئەگەری هەیە دانیشتنی دیکە بکەن لەگەڵ وەربگرن چۆن ئەوم لەبێت چوو باسی کەم ئێمە ڕۆژی پێنجشەمە پێش دەنگانەکە بە 10 دقە باشە بەڕێز زەیدی هاتووبوو لەگەڵ کابینە وەزاریەکە لە ژووری دانیشت بوون ئێمە داوامان کرد هەر دە پەرلەمانتارەکە ئەومان ئامادە بووین تقریباً 7-8 ئامادە بووین چوینە ژوورەوە عەلی زەیدی داوای موعیدێکمان کرد هات بۆ لامان بۆ ژوورێکی کە دوو خاڵمان پێوە دکتۆر موسەنا بە نوێنەرەتی هەمومان قسەی کرد وتی یەکەم لە مینهاجی وەزاریەکەی بەڕێستا هیچ ناوێکی کوردی تیانە باسی کوردی تیانە ئێمە ئەمانەیە بەرامبەر بە مافە دەستوریەکانی کورد لەو مینهاجە جێگایەک هەبێ بۆ کورد و بە مافەکانی کورد بۆی تۆ ئیلتیزامی پێوە بکەیت بۆی کە دەنگی پێیرێ بێتە پابەندیەک بۆ تۆ ئەمە یەک دووەمی وتمان ئێمە دە پەرلەمانتارین خاوەنی نزیکی 400,000 دەنگین لە کوردستانە نوێنەرایەتی ڕاستەقی ناکەین حتا وتمان لە ناوچە بێژگە لە ناوچە دابڕێنراوەکان لە ناو کوردستانە ئێمە دووهەم هێزین لە ڕووی دەنگ و ژمارەی دەنگەوە ئەو بە ناوچە دابراوەکان و ئەوان بەرەو زیاو بوون ڕۆشتون مەبەست ئێمە داوا ئەکەین وتی بالفعل ئێوە مافی خۆتانە بەڵام کێشەی کەشمان هەیە لە ناو برایانی سونە و لە ناوان برایانی شیعە داوا ئەەکەم
هەڵوێز وەرمەگرن لە ئێستاە چکە من ئەمێ حکوومەتەکەم تێپەڕێ داواتان لێکم دوجار من دیدارتان لەگەڵ ئاکەم مافی ڕەوای ئێوە لای منە و من چارەسەری ئەەکەم ئەمە قسەی ئەو بوو بەڵێ ینی کۆبنەوەی دیکەتان دەبێت سێلان لەگەڵ علی زەیدی ئەگەر یە پۆز وەرگن جاگەر وەزارەت ئەمە ئەچین دانیشین لەگەڵی بزانین چیمان پێ ئەڵێ ئەو مافەمان چۆن بۆدا چکە بەڕاستی کاک حەکیم ئێمە بچوینە لەگە هەلایەنێک وەکو ئیمتیاز و پۆست دەستمانەکەەوە دەستانەکە بەس ئەمانەیە سەرۆکینەوەی نوێ زۆر ڕخنە لەیەوە دەگری لە مەزمە لە سێلایەنەکە دەڵێ پۆستیان دەست نەکەوت و ئەگەر چوبان لەگەڵ لە سەڵات وەکۆ خۆی من یە قسە ئەەکەم ئەوەیە کە کاک شاسوار مافی خۆیەتی لەگەڵ هەر کەسەیە هاوپەیمانیە کە ئەمە لە سیاسەت تا شتێکی ئاساییە بەس کە تۆ ڕۆشتووی زۆر ناشیر نەبی پلال بگریتە ئەوانی کە بۆ نەهاتن کە بۆ وەکو منیان نەکرد ئەمە ئیشی ئەو نییە بەڕاستی ئەمە نابێت دڕێن بەخۆم بم تۆ هەنگاوە سیاسەکانی خەڵکی کە دیاری بکەیت تعلیق بدەیت بچووک سەیریان بکەیت ئەمە غەڵەتە هەموو کوردستان ئەمە ئەبینێ ئەزانەیە کە تۆ دوێنێ چی بەم هێزە ئەوت ئێستا چۆن لەگەڵ یان ڕێکەوتووی و چۆن دەنگەکانی خەڵکی بەو شێوەیە کۆ کردەوە چۆن ئێسش بەم ڕێگایی کە مزایدەی سیاسی پێوەکی بەسەر لایەنەکانی کە ئەوە خەڵک هەمووی ئەیزانێت سەیری کۆمنتەکانی خەڵک بکە ئێمە وامان بکردای زۆر لەوەمان دەسەکەەوە بەس نەمانویستمان ویستمان نوێ نەبی ڕاستەقینەی خەڵک بین بەڕاستی چکە بۆ پۆست بڕۆشتینایە دەستمانەکەەوە بەس بەڕاستی کاک حەکیم ئەو دەپەرلەمانتارە گیانی بەرپرسیارەتی و ئەو بەڵێنەی بە خەڵکمانە چکە ئێمە سەرەتاوتمان ئەچینە حکومەتەوە بۆ خزمەتی خەڵک لەگەل لە حکومەت هابین ئاگامان لە زانیاریەکانە بێ ئاگامان لە بڕیارەکانە بێ ئاگامان لەوە بێت لە کوێ لە چ شوێنەکە کێ ڕێگریەکە لە مافەکان و لە مەسەرەی بووجە و موچەوخانە نشین و مافی جوتیاران و هەموو مافەکانی کە کێشەی نەوت و هاز و هەموو ئەوشتانی کە هەیە ئاگادار ئەبوون بۆی بتوانین لە ڕووی زانیاریەوە هەنگاو هەڵبگرین و لە ڕووی زانیاریشەوە هەڵوێز وەربگرین و ئەوە چوی ناوێ بەزان بەڵام بەداخەوە بەو شێوەیە کە لێی هات ویشاڵای ئمە بەردەوامە بین لەوێ بین و لەوێ نەبین بەڵێنمان ناوە بەڕاستی ئێمە ڕێگای کەشمان هەیە ئێمە وەزا حکوومەت ڕێگایەکی باشە بۆ سەسپاندنی مافەکانی خەڵکو وەکو باسم کرد هەپەرلەمانمان هەیە و لیژنەکانمان هەیە کە ئێمە خۆشبەختانە ئێستا لە لیژنەی دارایی 5 کوردی تایە سیانی ئێمەی سێ کەسی وەکو کاک جەمال و دکتۆر ڕێبوار و کاک ئەحمەد ئینشاڵڵا تەسبیتە بێ لەوێ کەواتە سێ کەسی بەتوانا و بە ئیمکان و خاوەن ئەزمون ئەچنە ئەو لیژنەیەوە ئەوە خۆ بخۆی خاڵێکی زۆر گرنگ باش ئێمە لە لیژنە گرنگەکانە حزورمان هەیە باش کاک تۆر سەبارەت بۆی کە ئێستا باس لەوە دەکەی هاوپەیمانێتێک دروست بوو بێ بڵێن کاندێکی پارتی لە ناو پەرلەمان ئێوە بایکۆتی کۆبنەوەکەتان کرد بۆ کۆفسیلایەنەوە نەچون ناو پەرلەمان بەس کاندێکی پارتی ناو پەرلەمان دەنگینێنە کاندیدی مالکی بۆ وەزارەتی ناوخۆ وەزارەتێکی دیکەش دەنگینێنە و دوو کاندیدی بڵێن عەزم هی موسەنا سامەڕای سونەکان ئێستا باز لەوە دەکەن کەوان هەم مالکی هادی عامری فاڵح فەیاز ئەحمەد ئەسەدی کەوتوانە فاڵح فەیاز و ئەحمەد ئەسەدی لە سوودانی زیابنەوە لەگەڵ عەزم لەگەڵ پارتی گوایە هاوپەیمانەتێکیان پێکێناوە و باز لەوەی کە پەیوەندیان بە ئێوە کردبێ وەکو ئەو سێلانە کۆمەڵی گرت و هەڵوێست ئەوە چۆنە ئەوانە هێزکۆکەن لە دەوری خۆیان و ئەزانمەوە کاردانەوەیە کە بەرامبەر بەو هەنگاوی کەنرا پیاچە چارەسەری بۆ بدۆزنەوە چکە ئەمڕۆکە مالکی لەگەڵ علی زەیدیا کۆبەتەوە تەوەخۆ ئەکەم بگەنە چارەسەرێک چکەوە نایانەیە هێزی معارەزە بن لە دەر ئەوەی کە تا ئێستا دیارە بۆیەوە ئەزانم ئەگەنە چارەسەرێک بۆ چکە هێشتا 9,000 ماوە دەنگ بێنێ ئەوانی حسی خۆیان مەحفوظ و پارێزراوە پێچە کەسێکی کە بگۆڕن بە کەسێکی کە و ئەو قۆناغەشتی ئەپەڕێت چکە ئیرادەیەکی ئیقلیمی و نێودەوڵەتی هەیە کە عێراق وردە بێتەوە سەرخەت و ئەم علی زەیدیەش کە پشتیوانی لێکرد هەر بۆ ئامانجەیە ئیرادە و نیەت و ویستێکەیە کە ئەم کێشە بچووکانە نەبنە بەربەست لە بەردەمی عێراق پێدوانیە کێشە بۆ حکوومەت دروستکەن تەوەخۆ ئەکەم ڕێبکەون هەموو ئەگەری هەیە بەس ئەگەری ڕێکەوتن نزیکترە باش بەسی سوکارێکە بۆی کە بەڕێزت ئەو ڕۆژ لە بڵێن لە بەغدا بوون مالکی کەسێک کە پێشتە دەسەڵاتی بوو دوو کاندیدی هەم وەزیری ناوخۆ هەم خوێندی باڵەکە سەر بە دەوڵەتی یاسا بوون هاوپەیمانی دەوڵەتی یاسا دەنگیان نەهێنا هیچ هۆکارێکە بوو والله ئەو ئەگەرێتەوە بۆ کێشەی نێوان سونەکان و شیعەکان بە تایبەتی حەلبووسی ئەوان تا ڕادەیەکی زۆر وەزعەکەیان وا خوڵقان کە ئەوە دروست ببێ حتا ئێمە کە زەیدیمان بینی وتی ئەگەری هەیە کێشە بۆ وەزارەتەکان دروست بێ
لە ئێستا داوام وای ئێوەش مەبن بەشێک لەو کێشەیە بۆیە لەوە ئەزانم کە پێشتر ئەیزانی شتێک بەڕێوەیە بەس ئەو هەموو ئامانجەکەی ئەوە بوو لە 150 وەزیرەکان دەنگ بێنن چکە ئەگەر لە 150 نەبووایە چی ئەبوو پەرلەمان کۆبوونەوەی ئیتر کۆتایی پێهاو چکە حاجی زۆر چۆ بۆ حەج کەواتە 27 مانگ ئەهات و عەلی زەیدی هێشتا کابینەکەی پێک نەهێنا بوو کەواتە ئەوە کەوت ئەبێ کەسی چیان تەکلیف کردایە لەبەر خاتری ئەم پەلەپەل و ئەم هەنگاوانە بۆی عەلی زەیدی داوای لە ئێمە کرد هەتا مەبنە بەشێک لە کێشە بۆ هینە وەزارێکی من لە ئێستاە من بەڵێنتانەیەمێ کە هەموو خزمەتێک بە ئێوە بکەم و مافی شایستی ئێوە دابین بکەم بەبەسیشی چی بوو چکە ئەگەر ئەو ڕۆژە ئەو هەنگاوانە نەنرایە لە سا بەلانی کەمە 50 زائیدیەکی کابینەکەی دەنگی نەهێنایە ئەم جارش ئەم مکەلەف و ئەم ڕاستپێراوەش فەشەلی ئێنە ئەوێ جارێکی کە کەسێکی کە ڕابسپێرا عێراقەکەوتەوە ناو دەوامەیەکی تری میلدانە و کێشەوە ئەی بۆ پارتی شەماشت بوو کە کاندیدەکان یەکێک لە کاندیدەکانیان دەنگینێنە وەزیری ئاودانکردنەوە ڕێباز حەملان خۆی بەڕاستی بەرز هەیبەت حەلبوسی بە شێوەیەک دەنگدانەکەی ئەکرد یعنی پەلەپەلێکی پێوە دیار بە ئەوانەی خستە دواوە ئامانجێک لە پشتێوە هەبوو کەەوە ڕخنێکی قوڵە لە حەلبوسی گیرە خۆی دەستکاری بوو سەرۆکی پەرلەمان دەستکاریەکان ڕێخستدە وەکو عرفی سیاسی لە ڕابردووە لە هەموو دەورەکانی کە ئەمە ڕووی نەیاوە بەم شێوە لە وەزارەتە سیادیەکانەوە ئەلفمان هەیە بامان هەیە جیمان هەیە ئەتوانی ئەمە بەکاربێنیت یان ئەلف و باو جیم بکرا ئەبجەدی وەکو ئەڵێ هیچی ئەمانەی نەکرد جۆرێک لە نیازمەندی و فەرزکردنی ئیرادەیەکی پێوە دیار بوو بە فعلیش بەرەنجامێکی خراپیدا بەداخەوە بەس بازەوەکە ئێستا دوو هاوپەیمانێتی دروست بوونیەکیان وەکو باسم کرد مالکی عامری فاڵح فەیاز ئەحمەد ئەسەدی لەگەڵ عەزم لەگەڵ پارتیەوەی تریشیان سوودانی باڤڵ تاڵەبانی قەیس خزعەلی حەکیم حەلبوسی ئەمانە دروست ببن لە ناو هەم شیع و سوننە من یەکەم ئەڵێم ئەمە کاردانەوەی ئەوە هەنگاوەیە دووەم ئەگەر یەکەیە چارەسەر بکرێت سێم ئەگەر ئەم ڕیزبەندیاناش ببێ پێ ناچێوا بکە کە لەمپەر دروستکەن بۆ حکوومەتەکە بەڵکو لەوانەیە هەر لە ئێسەوە کار بکەن بۆ داهاتوویەکی باشتر کە لە بینی ئەو هێزانە دروست ببێ و خۆیان ئامادەکەن بۆ هەڵبژارنەکان بەس ئەوەی کە ئەو هاوپەیمانە ناڕازیە پەیوەندیان بە ئێوە شۆ کردەوەکو ئەو هاوپەیمانێدا کورسیە بەسنە پاڵێن بەڵێ پەیوەندیان کردووە کە ئێوە چیەکە نێم وتمانە جارێ هیچ هەڵوێستێکمان نیە تا ئەو کۆبوونەوەی لەگەڵ زەیدیاکە کۆبوونەوە لەگەڵ عەلی زەیدی دوایی هەڵوێست لەسەرەوە وەساوەتەوە بەڵێ باش بە سەبارەت بە کارنامە ڕخنە هەبوو لەوەی کە کارنامەکەی عەلی زەیدی هیچ تێدانە بۆ کورد وەکو کارنامەکە اینجا وتاری دەست بەکاربوونی هەر باس شتی گشتی بوو ناوی بڵێن خۆ ناوی عەرەبیشی نێنە بەڵام ناوی کوردیشی نێنە ئەمە وتیان مینهاجی وەزاری ئەمە بنەمای پیاوترێ باسی سیادی عێراقا باسی بەهێزکردنی هێزەکانە باسی نەوتە باسی ئینتاجە باسی اقتصادە باسی مکافعی فەساد و ڕێگریکردنە لە فەساد ئەو کۆمەڵە خاڵەکو بنەما ئەڵێن بەرنامە حکوومیەکە بۆ جێبەجێکردنی ئەم منهاجە دوایی حکومت لە ڕێی هەر وەزارەتێکەوە بەرنامەی خۆی پێشکەشەکە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بەڵام ئەوەی کە کێشەیە بۆ ئێمە کاک حەکیم کە ئێمە قسەی لەسەرکەین ئەم هەرێمەی خۆمانە ئێستا سەیری ئەم عەرەبانەکە کە ئێمە بەدواکەوتوو بەوەی سەیرانەکەین و خیتابی ئێمە خیتابێکی جۆرێکە لە هینی تایە بەرامبەر بە ئەوان لە ماوەی 5 مانگە پەرلەمان سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی حکومەت وەزیرەکان زۆری تەواو بوو و ئێستا بەرەو کارە ڕوە هەرێمی کوردستانەوە ساڵێک و 6 مانگ ڕۆژە تا ئێسێمە لە سفرین بەداخەکی لە هەموو کاتێک زیاتر ئێمە ئێستا ئیعلامەکەمان بەربووینەتە گیانی یەکتر زۆر بەداخەوە بۆیە ئەمە پێمانەڵێ ئەم بار و دۆخەش کە ناوچەکە پیاتیە پەڕێ ئەم سەردانەی ترم بۆ سین و ئەم ڕێکەوتنە تازانە کە ئێمە پێشەوە ئەمە پێ ئەچێت لە لەحزەیەکە تۆیەکە بە ئیرادەیەکی بەشێکی زۆری نێودەوڵەتی ئێستا کوردستان ڕاوەستاوە ئەوروپا داوای هەرێمێکی بەهێزەکە ئەمریکا داوای هەرێمێکی بەهێزەکە وڵاتانی ئیقلیمی تاڕادێکی زۆر مامەڵەیەکی باش لەگەڵ ئەم هەرێماکەن ئەی ئەم هەرێمە ئەم سەرکردانی ئێمە تا ئێستا بۆ بیرێک لەوە ناکەنەوە لە سەعاتێکە لە لەحزەیەکە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی ئیقلیمی بکرێت تۆ بکەیتە ژێر پێوە تۆ ئەمەی کە هاتە لە دەستی بای ئەمە مشکلەی گەورەی ئەم هەرێمە ئێمە بۆیە خۆشبەختانەی ئێمە ئەمڕۆکو یەکگرتووی ئیسلامی کوردستان مبادرەیەکی کردو مەکتەب سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان چی تێدایە مبادرەکە داوا ئەکای یەکەم ئەم چەقبەست و یەک کۆتایی پێبێت ئەوە عێراق پێک هات
ئەوە ناوچەکە بەرەو قۆناغێکی تازە ئەڕوا ئەم هەرێمە بۆ لە جێی خۆی وەساوە بۆ بەرەو دواوە ئەڕوا آخر هەرێم بەرەو دواوە ئەڕوا ئێستا جەنگی ئیعلامی ئەڵی ساڵەکانی 2004 ئەوانەیە بەداخەوە ینی پێش 2000 ینی جەنگێکی ئیعلامی زۆر بەهێز ئەم هەموو توانە ئیعلامی بەکارهێنرێ بۆ گاڵتەکردن بە یەک بە ڕابردووی یەکتر بە تعلیقدان لەسەر کردەکان لە وەزیرەکان یعنی وەسعێکی زۆر قورس بوو ئەم هەرێمە دروست بووە بازرگانی ئەم هەرێمە جوتیاری ئەم هەرێمە موچەخۆری ئەم هەرێمە خانشینی ئەم هەرێمە گەنج و لاوی ئەم هەرێمە لە داو ئەمانە هەمووی خەفەت ئەخوا خەم ئەخوا ئەم عەقڵە لەکوێیە ئەم عەقڵە بۆ غائیبە بۆیە ئێمە لەم ڕوانگەوە هەستکردن بە بەرپرسیارەتەوە ئەم مبادرەیەمان پێشکەش کرد کە ئەم چەق بەستوێ ڕابوەستی حکومەت پەرلەمان لە خۆ یەکەم خاڵ ئەوەیە کە یەکەم داوامان کردووە ئەم چەق بەستویە مەجالێک بیرێ بە گفتوگۆ ئەمە یەک دووهەم شەڕی ڕاگەاندن ڕابگیرێ ئەم هێزە بۆ بەربووینەتە گیانی یەکتر لەسەر چی ئەمە یەک خاڵێکی کە پەرلەمان کارا بکرێ ساڵێک و هەژدەمان خەڵک دەنیە و پەرلەمانە عەزیمەی کە کاتی خۆی دامەزرا من هەمیشە ئەمە ئەگەرمە لە هەموو شوێنێکە جا ئێمە لەنەوە دوا لە بەغابی ئیمتیحامانە بۆ کاتە 95 نەتماتوانی بگەڕێنەوە بۆ دەنگان ئیتر نەمانەزانین چی بکەین گوێم گرتبوو لە مۆتیکارلۆ کاک حەکیم هەر لە بیرمە ئەزانی مۆتیکارلۆیی چیەوە کاتە انتخابات لا مثيل لها في العالم هەڵبژاردنێکە وێنەی نیە لە جیهانە الناس يقبلون صناديق الاختراعات خەڵک سنووخەکان ماژەکەن خەڵکی کوردستان یەکەم جار هەڵبژاردنەکە ئەو ڕۆحە ئەو ئیرادەیە ئەو ویستە گەورە عەزیمە میلی و نیشتیمانی و نەتەوەیە کە هەبوو ئەمانە یاویانە بە ئاوە دای ئەخا و دوژمن ئەهێنێتە سەری ڕایەگرێ یعنی ئەمە حساب نەبووە میلەت نەبووە مێژوو شتێک ناکەن بۆیە ئێمە داوامان کردووە ئەمە ئێوە لەکوێ ئەم خۆناغی گەل و نیشتیمان و ناوچەکەیان بۆیە خۆشبەختانە بەڕێزێکێتی نیشتیمانی ئەمڕۆ بەڵێنیان ناکە بەدەم داواکانەوە بێن ووتیان جەنابی ماوە سەلاحەدین تۆ پێشنیاری تۆ لەسەر ڕێزدێگیراوە و جەنگی ڕاگەیانیان ڕاگرت سوپاسیان دەکەین هیوادارین ئەو لاش باشتر بێنە سەرخەت چکە بە زۆری مەسئولیەتەکە ڕوەکاتە ئەولا بتوانین ئەم خۆناغە کۆتایی پێبێنین یەک ڕیز بین کە یەک ڕیز بووین پەرلەمانەکەمان کەوتەوە کارە دەستورێک هەیە زۆرتری مافی بە ئێمە بەخشیوە خەڵک و بازرگان و وڵات ئەکەوێتەوە جوڵە بڕۆچۆ بۆ بازار ئەمڕۆ من لە بازارم کاکاکی پرسیارم کردووە خەڵک موچەی وەرگرتووە 3 ڕۆژ لەمەوە پێش 4 ڕۆژ لەمەوە پێش هێشتا بازار نەجوڵاوە بۆ خەڵک ئەترسێت جەشنیش دوای جەشنیش موچەی بۆ نەیە خەڵک ئەترسێ لە تاو دەسەڵاتێکی خۆجێی خۆمان ئەمەلی پێی نییە سیقەی نییە متمانە و لە دەست درراوە متمانە نەماوە لە بین ئەم هێزانە بۆ ئێمە یەکەم داوامان کردووە شەڕ ڕابگیرێ متمانە بگەڕێتەوە هێزی نیشتیمانی و نەتەوەیی و مێژوو خەباتمان زاڵکەین بەسەر ویستی و ئیرادەی خۆمانە وەزارەتێک چیە هێزە بیبایانەی با دوو وەزارەت چی هێزە زیایی هەبێ یا کەمی هەبێ وڵاتەکەمان گەورەیە میلەتەکەمان گەورە ئێمە لە بەغا ئەبینی بەرامبەرەکەمان سێکی داوایەکی زۆر مهم کراوە لە بەغا وەزیری دارایی ئەڵێ ئێمە بودجەی هەرێم لە ڕوانگەی بودجەیەکە لە بەغاوە دێ لە ڕوانگەی میزانێ و بودجەی ناو پەرلەمانی کوردستانەوە دیاری ئەەکەین پەرلەمان نەماوە کارگێری دارایی دەبێت بودجە هەبێت لە بۆ بەغدا بەڵێ لە ڕوانگەوە چاوری ئەم ئەگەر ئەمە سەر بگرێ زۆر مشکیلەیە وەیە بێ ئەمانە بکەونە خۆیان ئێمە داوا ئەەکەین کە ئیشاڵڵا ئەم هەنگاوە سەرەتایەکی بابێت چکە ئێمە هیچ ئامانجێکی سیاسیمان لەم ئیشیانێ بێژگە لە ئامانجی نیشتیمانی و نەتوانی مەبەستمان بۆ خۆمان نییە ئەم ئیشەکەیکەین چونکە ناشمانەیە لەم حکومەتە ببینە خاوەنی پشکێنە و ئێستا تەسەور کە کاک حەکیم ئێمە شولایەنە ئۆپۆزیسیۆنەکانی کەش بچوینایە بە هەر لایەکیانە بۆ لای ئەم لایە بۆ لای ئەو لا بچوینایە زۆرترین بەشیانەداین لە سەرۆکاتی پەرلەمان لە وەزارەت بەڵام ئەمە بەشداریکردن لە حکومەتان نییە ئەمە دابەشکردنی نیشتیمانە ئێمە لەبەرەوە هەرگیز ئەم هەنگاوە ناش بەس قسەی کە بوو لە بەرامبەر بەشداریکردنی یەکگرتووی ئیسلامی لە کاراکردنەوەی پەرلەمان پارتی جێگیری سەرۆک وەزیرانی عێراقدا بە دکتۆر موسەنە دروست بوو دکتۆر موسەناکە ئێمە لە بەغاوین مەلەمە چیە دکتۆر لەگەڵ جەماعەتا بە یەکۆ دانیشتون بە قورئان ژاکەم لێ چی ڕوویاوت وەڵا شتێکی وایە کەسمان ناکامان لێ نەبوو کوڕێک بووناوی برادێکی پاری لەخۆ لێم پرسیێنە کاکە تۆ ئەمە لەکوێ هێنا لە کاک نەوشیراوتی کاکە من وام نەوت و بەو شێوەیە کاکامە چیە تۆ وەزعێکی دروست مەبەستم چییە
ئەمە شتی بێمانان یعنی تۆ بەبێ ئاگای شتێکی وە پس پێدا بێگایی بۆ هیچ گفتوگویەک لەسەر نکراوە لەبەر کارەکەی پەرلەمانی کوردستان هەمومان بەس هینێکمان ینی بەلامانەوە سیر بۆ ئەو هەنگاوە لەو کاتەیە باشە چەند خولەکێکی ترە و زەمجەنابشی التیزامات هەیە بەس سەبات وەزیری دارایی باست کرد وەزیری دارایی عێراق دەڵێن کەسێکی توندە بەڵام دەڵێن لە ڕەوتی حکمێ پەیوەندی باشە لەگەڵ کورد بەڕێزی چاوەڕێ دەکەوە بوو مانگی 5 پێ بەر لە جەژن بێت یاخود دەبێت چی بکرێ کاک حاکیم هەمومان نەزانین ئەوەی بجێ هەرێم دواخە و معاش دواخە کێیە هەرێمی خۆمانە ئەو داوای سێشتەکە دائیمەن چوونی نەو لە ڕێی سۆمەوە راپۆرتێک ببێ هەموو مانگێک میزانی مراجعە داهاتی نانەوتی نیوەکەی ئێستا بە 56 ڕازی بوون بەغا 52 نردوو مانگی 4 ئەگەر ئەمە ببێ کەس ناتوانێت ڕایگرێت لە باغ ئێمە پاساومانەوە بوان کە ڕایگرن ئیتر طیب سامی بێ فالحساری بێ هەر کەس تۆش بی لە بەغا یاسایەکە نظامێکە بێت لەسەری بڕۆی ناتوانانی جارێک خاتر ئەگری دوان ئەگری ناتوانێت بێ بە پێی نظام و یاسا بێ ئیلتیزامات جێبەجێ بکرێت خۆ ئەمە ئیشی ناومەهین نییە بەڕاستی پێدەوێت پێشتر پارەکە بنێرن ئێستا ئەگەر حکومەتی هەرێم ئەو سێ هەنگاوە بنێ پێش 26 مانگ پێش عارەفە بە دڵنیایە موچەی هەرێمیش دێت ئەگەر ئەمان بین بەڕێزی چاوەڕێکی لەو زیری دارایی دەڵێن لەوە پێش لە ریژنی دارایی پەرلەمانی عێراق بۆ لە خولەکای پێشوو بەڵێن لە ڕەوتی حکمەیە من نایناسم بەس بە پێی ئەوەی کە لە بەڕێزان دکتۆر موسەنا و دکتۆر کاک ئەحمەد و کاک ڕێبوار کە پێشترکاریان لەگەڵ تۆ کاک جەمال کۆچەر ئەڵێن کەسێک کە شارەزایی زۆرە لە ڕووی داراییەوە کەسێک کە کەمتر موجامە لە قبوڵەکە حەدی ئەڕوات بەڵام ئەوەی کە دڵخۆشکەرە ئێمە ئەگەر ئیلتیزاماتی خۆمان جێبەجێ بکەین و بەڕێز ئەمار حەکیمیش کە هەر لە ڕابردوو لە مێژوشە خەڵکێک بوون لە ناو شیعەکانە جۆرێک لە عاتیفیان لەگەڵ کودا سەید محسین حەکیم لە هەفتاکانە خوێنی کوردی حرام کرد لە باوکی بەڵێ سەید محسین حەکیم و هەروەها کاتێک کاک بڵێن ئەمار حەکیمیەتە ئێرە جۆرێک لە قبوڵی هەیە حتا عیلاقاتی کۆمەڵایەتی ئەکا ئەوان لە هەموو هێزەکانی کەەوە ئەزان تەفاهمیان باشترە لەگەڵ ئێمە بەتەکید ئەوش لە فەرمان و لە ڕێی ئەوان دەرناچێت بە مەرجی ئێمە ئیلتیزاماتکەین و ئیحراجی دروست نەکەین نەبۆ خۆشمان و نەبوو ئەوان باشە هەواڵێک بڵا بۆ ئەوە پەیمانە ناڕازیە بیانەوەی سەرۆکی پەرلەمانی عێراق لە کار بخەنەوە چۆنە هەنگایەکی وایە کە ئیمزا کۆ بکەنەوە لەسەر ئەو خاڵەتەوە هەروە شکاتێک تۆمار بکەن و بەپی کامێرەکان پێداچونەوە بکەن بۆ ژمارەی دەنگەکان کە هەنێک لەوانە نیسابی خۆی تەواو نەکرێت جوهوڵەیە کە ئەیکەن ئایا وەکو فشارێک بەکارێن یا تاسەر لەگەڵی ئەڕۆن هێشتا سەرەتایە بەزەگەر بۆیان بکرێت ئەوەی لێرە سێنەوە لە سەرۆکی ئازێتی یاون زۆر ئازێتی یاون بۆ هەنگاوانە ئەگە بۆیان بکرێ هەچیان پێ بکرێ ئیکەن بەزەوە خۆی هەر بەتەنیانی حەلبوسی وایە ئەوە قەیس قزعەلی لەگەڵا یەکێتی سوودانی ڕەوتی حکمەوانی شاو پەیمانێت تێکن وایە ناسان بۆ بە هاوپەیمانیان نەبەست ڕانەگەێنراهمیان زۆرە بەیەکەوە باشە وەکو دوا پرسیارم لەسەر بڵێن علی زەیدی کۆمەڵە قسەی کە دەوکو بەڕێزوتت دەڵێ بەرنامێکی ژیر بۆ ئابووری دادەنێم سەرۆری عێراق دەپارێزم هەلی کار دەڕەخسێنم قەیرانی ئابووری بەدارایی و ئابووری چارەسەر دەکەم دەبێت چاوەڕێکەین پێ دوایە دەتوانانی هیچ بکات لەم بارودۆخە یاخود گروپە چەک لە ڕستی دەوڵەت دابێ ئەوەڵەوە باسم کرد کە ئەمڕۆ ئەم خاڵانی کە ئەو باسیەکەەوە ئیرانی کە بە ئەوە دیارە مژدە بەخشە و خۆشببختانەش سادر کە عمقێکی زۆری هەیە لە عێراقا بە تایبەتی جەماوەری عێراقی پشتیوانی لێکرد ئەمڕۆکە داوای لێکا کە چەکەکە داماڵ لە گروپە چەکدارەکان ئەمریکا پشتیوانی لێەکە حتانیان نێشت بەڕێز خەزعەلی و هێزەکەی بەشداری ناو کابینەکە بکات تا ئێستا ئەمان ئەم پشتیوانیانە بۆ ئەو دەرفەتێکی باشی پێباشەوە ئەو باگراوندەشی کە ئەو هەیەی و ئەو ژیانی کە ناو ئیقتصادا ژیاوە ئەو خیتابەشی کە گوێمان لێگرت لە ناو ئەنجومەنی وەزیرانەکە هیوایەک ئەبەخشەیەکە تەوەخۆ ئاکرێکە بتوانێت جیاواز بێت لە پێشی خۆی باشە بوتم دو پرسیار بەز وەفدێکی لە ناڕازەکان دێنە هەرێم بەڵێ ئەمڕۆ ئەو پەرلەمانتارانەی هاتوونە بەڵێ لەگەڵەوە کۆ دەبنەوە بڵێ لە سلێمانی بەڵێ لا ئێمە کۆبینەوە برانی هاتون کۆ بەڵێ چەند پەرلەمانتارێکی سونە و ئەوانن وازان پیشیان لەگەڵایە دیدارێکمان لەگەڵاکەن نازانن بەڕاستی بۆچی داوایان کردو ئەمڕۆ شەو ئینشاڵڵایان بینی زۆر سوپاس دەکەین بەڕێز دکتۆر عومەر محەممەد ئەندامی ئەنجومەنی وێرانی عێراق مادەماکەی سوپاسیان ئەدەبوون دەکەین زۆر سوپاس بۆ ببینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ